تایبەت بە کێشە و گرفتەکانی ئیدارەی زاخۆ و سۆران ببورن ئەو کێشانی کە هاوڵاتیان پێوەی گرفتار بوون. مامۆستا ڕێبین قانع ئاڵانەی کاندیدی بەریگەل لا بازنەی هەولێر میوانمە و زیاتر دەرباری بابەتەکە لەگەڵ ئەو گفتوگۆ دەکەم. مامۆستا سڵاوت لەبێت و دەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەم ئەو گرفتانی کە هاوڵاتیانی ئیدارەی سۆران بێزاری کردوون چین و تا ئێستا چارەسەرکراون یاننا. بەڵێ بەناوی خی گەورە و میهرەبان سڵاو لە ئێوە و لە بینەران هیوادارم سەرکەوتوو بن. من ناوم ڕێباز قانەعە نەک ڕێبین قانە هەڵبەتە ڕێبین برامە دەستان خۆش بێ. هەڵبەتە ئیدارەی سربەخۆی سۆران وەکو شوێنێکی گرنگ وەکو سنوورێکی استراتیجی و هەستیار لە پارێزگای هەولێر سیر ئەکرێ بە حکمی ئەوەی کە منطقەی سێ سنووری تورکیا و ئێرانی لەسەرەوە هەروەها مەرزێکی نێودەوڵەتی بەناوی مەرزی حاجی ئۆمەران تەمەرچین کە ڕۆژانە هاتوچۆی گەشتیاری و ئاڵوگۆڕی بازرگانی زۆری تێدا دەکرێت لە نێوان پارێزگای هەولێر لە باشوور و هەروەها پارێزگای ورمێ لە ڕۆژهەڵاتی کوردستان. بۆیە ئەو تایبەتمەندیانە وای کردووە کە وەکو شوێنێکی گرنگ تەماشا بکرێ بە سەرجەم قەزا و ناحیەکانیەوە، بەڵام بەداخەوە دەتوانین بڵێن لە کاتێکا ئێمە بەرە و هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانە ڕۆین تا ئێستاش ناوچەکە بەدەست کۆمەڵێک قەیران و گیر و گرفت دەناڵێنێ کە ئەمانە دەبواە وەکو کاری زۆر سەرەتایی لەلایەن حکوومەت. ئەو گیر و گرفتانە چین مامۆستا؟ بەڵێ زۆر گیر و گرفت هەنە توانین باسییان بکەین. یەک لەوانە هەتاوەکو ئێستاش گرفتی ڕێگاوبان لە سنووری ئیداری سربەخۆی سۆران کە زۆر گیر و گرفتێکی گەورەیە. زۆربەی زۆری ڕێگا سەرەکی و لاوەچیەکانی ئیداری سربەخۆی سۆران لەگەڵ قەزا و ناحیەکانی دەور و بەریشەوە لەگەڵ پارێزگای سلێمانی و دهۆکۆوانەشەوە توانین بڵین هێشتا ماوە کاری لەسەر بکرێ بە جۆت ساید بکرێ و نۆژەم بکرێتەوە. ئێستا دەبینین وەکو لەو دوو سێ مانگەی ئەخیری هەندێک قیر کرایتەوە لە هەندێک شوێن، بەڵام بەڕای زۆربەی چاودێران وەکو بانگەشەیەکی هەڵبژاردن تەماشا ئەکرێ. ئەوی شێشتا خەلەلی هەیە، یعنی لە زۆر شوێندا هێڵکاری بۆ نەکراوە. شەوان ئەگەر پێداتی ئەپەڕی بەڕاستی تەنها ڕەشایەک دەبینی کەەوەش خەتەریاتی هەیە لەسەر حادیسە ئەوانە. یعنی دەتوانین بڵێن ئەو جادەیەک هەیە لە مابینی هەولێر حاجی ئۆمەران جادەی هاملتۆنی پێگوترێ، دەتوانین بڵێن وەکو میرات مایتەوە لە 100 ساڵی ڕابردوودا بۆ ئێستا کە بە کەرەستەی زۆر سەرەتایی لێدرایە هەتاوەکو ئێشتا نیوەی زیاتری هەر یەک ساید مایتەوە و بەداخەوە ئاستەنجێکی زۆر بۆ هاوڵاتیانی ئیدارەی سربەخۆی سۆران و پارێزگای هەولێر دروست ئەکا و لە هاوینەندا ئەگەر دیقەت بدەی بەهۆی هاتنی گەشتیار زۆر قەرەباڵغی و پاڵەپەستۆی دەکەوێتە سەر و هەروەها بەهۆی بوونی ئەو مەرزەوە کە باسمان کرد و ئێستاش کە دوای ڕاگررتنی هەناردەکردنی نەوت لەلایەن عێراقەوە لە 25 ساڵی باش مامۆستا باسی ناوچە گەشتیاریەکانە کرد. داهاتی ناوچە گەشتیاریەکان بۆ خزمەتی شارەکە خرج ناکرێتەوە وا کێشەی ڕێگاوبان هەیە ببوورە ئیدارەی سۆران مەبەستم سرف ناکرێتەوە ئەو داهاتی کە لە ناوچە گەشتیاریەکان وەردەگیرێت یاخود بەدەست دێت بەشی نەک هەر ئەوەی داهاتی گەشتیاریەکان، یعنی داهاتی مەرز و ئەو داهاتی کە مەسەلەن وەکو خەستەخانە و یان ئەو دائیرانی ترکە مەسەن وەکو کارەبا و بەڕێوەبەرایەتی هاتوچۆ و ئەوانە کە داهاتیان هەیە لە سنوورەکە بەداخەوە دەتوانین بڵین بەکار ناهێنرێتەوە بۆ خزمەتکردنەوەی سنوورەکە و هەریەکە و لە کەرتی خۆیدا. دەمەوێت لەسەر ئەوە باسی نەک ئەوەی گەشتیاری کە تەنها بوویتە هۆی قەڵەباڵغی لە منتیقەکە و پیسبوونی ژینگە، دەمەوێت باسی ئەو داهاتی مەرزی حاجی ئۆمەران بکەم کە تاکە مەرزە لە سنووری پارێزگای هەولێر نێودەوڵەتیەکە ڕۆژهەڵات و باشووری کوردستان بەیەکەوە دەبەستێتەوە. چی لێ دێت داهاتەکە مامۆستا ڕێباز؟ بەڵێ ئەو داهاتی مانگانەی نزیکەی بە 6 بۆ 7 ملیار دینار دەخەملێندرێت بەپێی ئەو زانیاریانی کە من هەمە، بەڵام بەشی زۆری ئەوەی کە ناوی لێنرایە داهات و بگەرێتەوە حکوومەت بەڕاستی وانە زۆربەی زۆری بۆ ئەو کۆمپانیانەتی کە لە مەرزەکە جێگیر کراین و دانراینە بە بەستی خزمەتکردنی شەخص. چونکە لۆ مجموعە کۆمپانیا دانرایە لە مەرز کە هەرێکە و کارێک دەکا، مەسەن کاری چاکردنەوە و پشکنینەکانی دڵنیایی جۆری و تاقیگە و بیناسازی و بیمە و ئەوانە
کەچی بەخۆی ئەو فەرمانگانە لە کۆمەلگای گومرجی حاجی ئۆمەران بوونیان هەیە و مۆزەفی حکومیشی هەیە، بەڵام سەرڕای ئەوانە کۆمپانیان لۆ هینە و ئیشەکان جێبەجێ ئەەکەن و دەتوانین بڵێن نەک نیوە زۆر لە نیوە زیاتریش داهات لە ئەوانە ئەڕوە، یعنی ئەوش دیارە کە سەرچاوەکەی لۆ چێن دەرەڕوا و ئەخرێتە خزمەتچێ و بەدڵنیاییەوە نایەتەوە خزمەت حکوومەت تەنانەت وەکو ئەگەر مەسەلەن نەقابەش تەماشای بکەی ئەوەی کە جادەوبان لە جادەکەش سرف ناکرێتەوە، ینی ئێستا مابینی چۆمان حاجی ئۆمەران 17 کیلۆمەتر. مامۆستا دەمەوێت بێمە سەر پاک و خاوێنی ئیدارەی سۆران لە ڕووی پاک و خاوێنی و خزمەتی شارەکە ئەوە لە چه ئاستێکدایە؟ بەداخەوە ئەگەر لە بە کەمەربەندی سۆران دابێ، یعنی بڵێ بتەوێت لە سۆران یان لە خەلیفانەوە بێ بۆ باڵەکایەتی بێ بە کەمەربەندەکەی دابێ سیمایەکە دەکەوێت، ینی دیمەنێک دەبینی کە بەڕاستی زۆر ناشارستانیە هەرچی دوور لە ڕووی ئێوە بینەرانی زبڵ و خاشاک و پاشماوەیە لەوێن دەرێ کۆکرایەوە لە بەرامبەر ڕواندزێ، یعنی تەماشای تێکەڵ کرایە بەو دیمەنە سەرنجڕاکێشەی شاخ و چێوەکانی ئەو منتیقە بە و سروشتە جوانە کە هەتاوەکو ئێستا ینی لەوانەیە بە چەندین تۆن مەزن دەبکرێ ئەو زبڵ و خاشاکە لەوێن دەرێ خڕکرێتەوە کەمە باشە مامۆستا سۆران ناوچەیەکی گەشتیاریە هاوڵاتیان زۆر ڕوو لەو ناوچەیە دەکەن، یعنی ئەم داهاتی ئەم ناوچە گەشتیاریانە بۆچی بۆ پاک و خاوێنی ئیدارەکە خۆی سەرف ناکرێتەوە بۆی بەکار نایەتەوە؟ ئێوە گوتم ینی لەسەرەوەی حکوومەت، ینی لەسەرەوەی حکوومەت و فەرمانگە و لایەنە پەیوەنددارەکان قووەتی تر هەیە کە ئەو داهاتە لەو خۆیە باتوونە ناڵی جارێشتر بخرێتەوە خزمەتی هاوڵاتیان، ئەگەر نامەعقولەت و سۆران ینی حسابی محافظەی لۆ ئەکرێ نەکەر ئیداری سەربەخۆ، یعنی بڕۆ تەماشای ئەوەی کە باسم کردن ڕیسایکلینەکی هەیەە، ینی ئەو زبڵ و خاشاکە تێکەڵە بی لەگەڵ ئەو سروشتە جوانێک کە هەم بینینەکە تێکەدا هەم کاریگەری لەسەر سروشت و لەسەر تەندروستی ئینسانەکانیش هەیە. جا بە هەمان شێوە لە چۆمانی شەروایە ئێستا لە چۆمان هەر لەگەڵ ئەگەر میوانێک بێ مەسەلەن لە سۆران بێتە چۆمانێن جەنابێت ئێستا بێ لە سلێمانیەوە بێ لە دەواازەی چۆمان زبڵدانرا بوو، باش ینی کە چێمە تەماشاکەین لە شوێنان لە شارەکانی دی ینی یان لە وڵاتانی دی دەواازەکانی شار بە جوانەوەی تعبیر لە جوانی شارەوانی ئەو وڵاتی لە مۆزۆئی پاک و خاوێنی و پیسی ئیدارەکە بهێنم بێمە سەر کشتتوکاڵ لە ناوچەکە چۆنە و چۆن خزمەتی جوتیاران دەکرێت بۆ ئەوی بەردەوام بن لە کاری خۆیان خزمەت بە ئیدارەکەی خۆیان و هەرمی کوردستانیش بکەن. لە ڕووی کشتتوکاڵی بەڵێ تەمان ناوچەیەکی کشتتوکاڵیە و خاچی بە پیت و بەرەکەتە و سەرچاوی ئاوی زۆرە، جوتیاران ئەوەی ئەیکەن چ لە بڵین کشتتوکاڵی وەرزیبی چ لە باغداریبی هەمووی بەشان و مل و ڕەنجی خۆیانەکەن، یعنی حکوومەت هیچ هاوکاریەکی نیە لەو بوارەی، بۆیە تەماشا دەکەین لە کشتتوکاڵی وەرزیدا کاتێک کە بەروبوومەکانی وەکو سەوزە و تەماتە و خەیار و کدو ئەوانە پێڕائگەن بەڕاستی جوتیاران کێشەی ساغکردنەوەیان هەیە یان کە ساغی شەکەنەوە زۆر جار خەرجی کرێبارەکەی دەرناچی، ینی جگەلەوەی کە بەخۆش بە ماڵ و منداڵەوە چەند مانگە پێیوە مەشغۆڵ و پێیوە خەریکە خەرجی چیمیایەک پێینی چیمیایەکەی دەرناچی. هۆکارەکەی چییە مامۆستا ڕێباز؟ هۆکارەکەی ئەوەیە کە بەروبوومی بۆن منە تەماتە پێڕاگە لە منتقەیمە باسی باڵەکایەتی بکەم منتقەی کوێستانی ینی درەنگتر وێڕاگە ئەو کاتە حکوومەت تەماتەی داخیلەکە لە ئێرانێ، ینی ئەو کاتە نرخی دائەبەزی، بۆیە زۆر جار من لەگەڵ جوتیار قسەم کردیاڵێ چیلۆی تەماتی بە 250 و 300 دیناری لە علوەکان و لە گومرگۆوانە ساخکرایەوە. چارەسەر بۆ دۆخەکە چیە؟ چۆن بتوانین چارەسەری حکوومەت دەبی پاڵپشتیان بکە بەڕاستی ینی لە چەند بوارێک ئێستامە ینی پارێزگای هەولێر کە هاوسنوورە لەگەڵ پارێزگای ورمێ من با شتێک لەسەرەوەی پێ بڵم چونکەمە دۆست و خزمن لەو دیوی ڕۆژهەڵات هەن کە سەردانیانەکەین و ئەوان دێن و عیلاقات هەیە و شارزای کللتوریانین، ینی جمهوری ئیسلامی ئێران ئەگەر جوتیارێک زەرێک بکە ئەو زەرەکەی لۆ ئەژمێری لۆی ئەو جوتیارە سارد نەبیتەوە، ینی بەڕاستی ئەمە دۆستن هەیە خزمن هەیە لەوێن دەرێ چەوەندەریە چەقینی بەس جارێک نیگەرانی دەربڕی بوو گوتبی ساڵش کە چەوەندەری ناچەقین بۆ چەند جارێک پەیوەندیان پێوە کردبوو پێیان گوت بوو چت ئەوێ لە خزمەتیم بەس لەوەی مەکشەوە ئێکواوە لە هەرێمی کوردستان هەیە، یعنی جوتیارانمان کە پاییز دادێ چ لە باغداری چ لە کشتتوکاڵی وەرزی بەس زەرەر و ماندیبوونی خۆیان و مشقەتی ماڵ و منداڵیان لۆ ئەمینێتەوە، یعنی حکوومەت دەبی بێتە سەرخەت بەڕاستی، ینی احتیمام جارێ پێش هەموو شتێک
پێینی چیمیایی دابیم بکە ئامێر دابیم بکە با گومرجان لێ وەرنەگری مەسەن تراکتۆر دێنی با گومرجان لێ وەرنەگری با ڕسمی تابلۆی تراکتۆریان لێ وەرنەگری یعنی وەکو حکومەت ئەو شتانە ناکات چونکە پێی وایە زەرەرەکە ئەو جا لەلایەشکە مەسەلەن ئەو سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کۆلیژێکی کشتتوکاڵی لێ نییە لەوەیە تو ئەندازیاری کشتتوکاڵی تەخەڕوز بکاو بێ ینی سامانی ئاژەڵی و ڕۆچیت لۆ بەرهەمبینی ینی حکوومەت دەبی لەو سێکترانە بێت سەرخەت ینی لانی کەم ئەمە دەبینی زۆر زار دەڵێ پارێزگاری هەولێر و سەرپەرشاری داری سەربەخۆی سۆران لەگەڵ پارێزگاری ورمێ کۆبوونەوە هەماهەنگی لە گەشتیاری و لە مەسلەی گومرگ و ئەوانە جار هەماهەنگی بکەن لەسەر کشتتوکاڵی بزان هەندێک شتیان لێ فێر بن بزان ئەوان چەکەن بۆی جوتیارانی مەش بەڕاستی چیدی ناومێد نەبن ینی لەو مەسلەی هەتا ئێستا باوەڕکە لە ڕێخانیەک ساردخانە لە منطقی باڵکاتیە ئیش ناکە ئیشی پێ ناکرێت لێ ینی خەڵکە کە بەروبوومی مەسەن ئێستا کە سێ و پێڕاگەیشتە زۆر بەعجەلە خاوەنەکەی دەیەوێت ساغی کاتەوە هەریچ نەبیانی بای ئەو دەرمان و ئەو کرێکارێک کە لی گرتی شتەچی بێتەوە دەست ینی حکوومەت کەم تەرخەمە لەو مەسەرەی پشتگیری کشتتوکاڵی ناکات هیچ ئەی گەنجانی ئیدارەی سۆران لە ڕووی کارکردنەوە چۆنن کاریان هەیە یان خاوەنی دەهاتی خۆیانن هەلی کاریان لەو ناوچەیە بۆ ڕەخساوە نەخێر ینی ئەوەی کە هەیە بەڕاستی گەنجەکە گەر بخۆیان خوا پێدا بنیان مڵکەکی زۆریان هەبی یان شوێنێکیان هەبی بیکەنە گەشتیاری دەتوانین بڵین تاڕادەیەک کەوتونەتە سەر ئیشی خۆیان ئەگەرنا حکوومەت هاتبی و کارگەی دامەزرانبی و یان با بڵین هایپەر مارکێتی زۆر گەورەی دروستکردبی لە ڕواندز و سۆران و مێرگە سۆر و چۆمانەوانە بەی شێوەیە حکوومەت هەنگاوی نایە لۆیە گەنجانمان ناومێدن زیاتر چاویان لە چێ لە دامەزراندنە دامەزرانی شتا لە کەرتی مەدەنی هەر لە مێژە نییە بەحساب ئەوەی کە هەیە سەروبەری هەڵبژاردن هەندێک ناونووسین هەیە لە ئۆرگانەکانی حزبی ئەوەش لۆ هەمیان نییە بەڕاستی ینی دیسان لەوێش ناومێت کرا لە کاتێکدا کاتی خۆی ئەمە بەڕاستی خەڵک دامەزراندن لە کەرتی ئەمنی و هێزی پێشمەرگەوانە بە دامەزراندنیان دانانە ینی خەڵک ناچولەوەی ئێستا گەنجان دەبینی دەرچووی زانکۆیە دەیەوێ لە شوێنێک ئامادەیە بە 500,000 بیتن بچیناوی خۆی بنووسی لە هێزە ئەمنیەکان ئەوە ناکە ئیشکردن لۆیە زۆربەی زۆری گەنجانمان بەڕاستی بوونەتە هۆی ئەوەی ینی تووشی جۆرێک لە شەرم و ئۆش بووینە ئەوەندەی داوای پارە و ئیمکانیت لە داک و باوی خۆیان بکەن چکە زۆر گەنجمان هەیە ئێستا وەختی هاوسەرگیری داهاتێ ناتوانانی بنیادی ژانی خۆی بنێ ناتوانانی ئەگەر هاوسەرگیریش پێک بینی ڕەنگە مەسەرەن لە نانەوەی وەچە و منداڵ و ئەوانە دیسان تەحەفوزی هەبی چونکە بە حکمی ئەوەی بەڕاستی ئیشەچی نییە ینی ئەو سەری مستقبلی دیار نییە ینی دوینێ و پێرێ بەڕاستی گەنجی برادری خۆم سەری خۆی هەڵگرتی ڕۆیە چویتە تورکیا ئێستا بەنیازە بە قاچاق بچتە ئەوروپای معقولە ینی ئەوە ئەگەر ئیش هەبی چێ دیتی ئەوەی بکە لێ لە ڕووی بێکاریەوە زۆر کەم و کوڕی هەیە زۆر کێشەیە گەنجانمان لە گرفتدانە لە کێشەدان زیاتر کاتەکانی خۆیان بەداخەوە لە کافتریا لەو شوێنانە مامۆستا ئەمساڵ بەرزترین ڕێژەی خنکان لە ئیدارەی سۆران بووە باشە من دەمەوێت ئەوە بپرسم حکوومەت چی کردووە چ ڕێکارێکی گرتوتە بەر بۆ ئەوەی ئەم ڕێژەیە بێنێتە خوارەوە و چی کراوە بۆی گەشتیاران ئاگادار بکرێنەوە لە مەترسی و ناوچانی کە هاوڵاتیان مەلەی لێ دەکەن یاخود بۆ ئەوەی مەلەی لێ نەکرد چی کردووە ئەوەی من بەڕاستی بمدیدبی و هەستم پێکردبی لە گەڵی عەلیبەگ لە نێوان سۆران و خەلیفان بەرگری شارستانی لێ بنکەچیان هەیە وەکو بڵین بەهاناوە چوون یعنی ئەگەر ڕوودا و ڕوودا بەڵام ئێش دوورە بەنسبەت شوێنەکانی ترەوە بەنسبەت ڕواندز دوورە بەنسبەت باڵەکایەتی دوورە بەنسبەت مێرگە سۆر دوورە کە ئەوانە هەموو ڕووباریان هەیە ینی هەر ئەو ساڵ چەند حاڵەتێک مەسەل لە بەهاری ڕابردووە تاوەکو ئێستا چەند حاڵەتێک بەس لە ڕووباری باڵەکایەتی حاڵەتی خنکان و پێداچوون و ئەوانەدا هەبوو لێرە حکوومەت پێویستە چ بکە بەڕاستی کە نەیکردێتە ئێستا زۆر شوێنی گەشتیاری هەنا ڕاستە خۆ مباشر ینی خەتی تەماسیان لەسەر ڕووبارەکانە یعنی دەبی ئەوە پێداچوونەوەی پێ بکرێ شەرتەکان پێداچوونیان پێ بکرێ ئەو لیژنانەکە مۆڵەت ئەدەن بۆ شوێنە گەشتیاریانە ئاگاداری ئەو وەزعی بن چونکە زۆربەی جار گەشتیارەکان بێگانن خەڵکی تەنانەت هەولێریشنانی بە زۆری ئەوانەی کە عەرەبن و لە خوارەوە دێن نازان ڕووباریان نەدیتێ بەڕاستی بۆ شێوەیە شارەزانین وا دەزان ئەوان لە ئاوەکەی بەهێزترن کە پێدەنێن ناوێ مەسەن منداڵە پێداچی لە تاوی باوکەکەش خۆی داوێتە ناوێ و ینی حاڵەتی ئەومان هەبووە لێ دەبێت لەو ینی پەرژین دروست بکرێ بنکەکان زیاد بکرێن هۆشیاری لە ڕێگەی کەناڵی میدیایی و سوشال میدیای ئەوانە دەبی خەڵک باشە مامۆستا ڕوونە دەمیستەوە بەپرسم تۆکو کاندیدێک
کە دەچیتە پەرلەمان لە ئەگەری دەرچوونت بۆ پەرلەمان هەموو ئەم گیر و گرفتانی کە باسمان کرد لە سنووری بازنەکەی تۆ چۆن چارەسەر دەکەیت بەرنامە و پلانت چییە بۆ ئەوەی کە دوای ئەوەی چوویتە پەرلەمان جێبەجێ بکەیت؟ هەڵبەتا من کە لەو سنوورە ژیان دەکەم و لێرە ژیاوم چەند ساڵە ئەو گیر و گرفتانێک کە باسم کردم بە چای خۆم دیتیە بێگومان ئەوانە بنە هەوێنی ئەوەی کە بتوانین لە پەرلەمان ئیشی لەسەر بکەین وەکو خۆم وەکو تاکە شەخص من بڵێن زۆر جار باسی بەڵێن ئەوانەکرێن نەبیتە بەڵێن بەڵام بە دڵنیاییەوە کار لەسەر هەموو ئەو سێکتەرانەی کە باسمان کردن ئەو گیر و گرفتانێک کە باسمان کردن دەیکەن بە پاڵپشتی فراکسیۆنەکەمان و بە تەنسیقکردن لەگەڵ فراکسیۆنەکانی دی بۆ ئەوی بتوانین ئەمە ئەو گرفتانە چارەسەر بکەین پلانی خۆمانمان هەیە چونکەوانە لە کەرتە جیاوازەکانی ئێستا باسی بۆ نمونە کەرتی گەشتیاریمان کرد پلانمان هەیە وەکو بەرەیگەل لەسەر کەرتی گەشتیاری کە تەنها هەر کەسێک هەستا و شوێنێکی چەند کەپرێکی دروست کردەوە بە شوێنی گەشتیاری حساب نەکرێت ینی دەبی بە شێوازێکی مۆدێرن بی لەسەر کەرتی تەندروستی دەمیز باسی کەرت تەندروستی بکەم لەو ناوچێ ئێستاش کە حادیسەک ڕووبدا دم و چاو و ڕوخسارەوانەی تێدا برینداربی ینی عملیاتی جوانکاری لەو منطقەی ناکرێت زۆر حاڵەتی لە دایک بوون کە مەسەن دایکەکە کۆرپەلە دەکەوێتە مەترسی لەو منطقەی ینی حالە ئەکرێ بە زۆریان منطقەکە بە مین ڕێژ کراوە زۆریان حاڵەتەکانی مین و ئەوانە چارەسەری لێرە سێکتەری تەندروستی سێکتەری کشتتوکاڵی مەسەن دروستکردنی بەندا و بێکاری گەنجانەوانە هەموو پلانی خۆمانمان هەیە ئینشاءڵڵا دەتوانین بە جوانترین شێوە لە مەسلحەتی هەموو چین و توێژەکانی کۆمەلگە تەقدیم بکەین. مامۆستا ڕێباز قانع ئاڵانەی سوپاس بۆ ئامادەبوونت کاندیدی بەرەیگەل لە بازنەی هەولێر سوپاس بۆ ئامادەبوون.